باز لە گرنگی با بازارکردن نەکەین واخود ئەو استراتیژیە چییە کابێ لە بازارە هەبێت و بە شێوەیەکی باش بتوانێت هەم لە ڕووی فرۆشیار و هەم لە ڕووی کڕیاریشەوە بە شێوەیەکی زۆر ئامادە باشی کاری لەسەر بکرێ. بازار تا چەند کاریگەری بەجێ هێڵێ لەسەر بواری ئابووری، تا چەند کاریگەری بەجێ هێڵێ لەسەر تاکەکانی ناو کۆمەلگا، تا چەند گرنگە ئێمە هۆشیاری لە ناوەندە ئاکادمیەکانە وەرگین بۆ پلانە بڕێنکە لێەوە بە شێوازێکی باش کاری لەسەر کراوە. لەم نێوەندەشدا ئەزانی چەندین کەسی پسپۆر لەم بوارەیە زۆر بە وردی کاری کردووە و هەوڵی یاوە شێوازەکەمان بۆ دەربخات بە تایبەتی ئەو کەسانی کێوێ لە نێو بازارە کارێک بۆ خۆی بەردەست بێت بەڵام نازانێت چۆن کارەکە بکات. ئەمە پرسیارەکەیە، بەڵام لە نێو ناوەندە ئاکادمیەکان و لە لێ کەسانی پسپۆرەوە ئەمەی بۆ ڕوونەکەنەوە کە چۆن دەست پێ بکات و چی بکات و چۆن پەیوەندیەکان دروستکات و چۆن خۆی لەگەڵ ژینگە و بارودۆخەکەی ئەو کاتەیە بکونجێنێ کە کاری تیاکات. ئەمە گرنگترین خاڵە. و ئایا ئێستا تەکنەلۆژیا تا چەند کاریگەری لەسەر بازار بەجێهێشتووە کازانین تەکنەلۆژیا هەموو بابەتەکانی بۆ بچوو کردوینەتەوە لە ڕووی پەیوەندیەکانمانەوە لە هەموو لایەنە تەندروستیەکان لە هەموو لایەنە کۆمەڵایەتەکان بگرێت لە هەموو لایەنەکانی تریش. بەڵام ئایا لەسەر بازار کاریگەری هەیە تەکنەلۆژیا؟ لەم نێوەندەیە ئێمە پێمان خۆش بوو لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین کە لە هەمان کاتدا پلانێکیش هەیە کە پلانەکەش بە ناوی استراتیژ و تاکتیک لە مارکتیندا کە ئەمەش لەسەر دەستی مامۆسایەکی ئازیز و بەڕێزەوە کە ماوەی چەندین ساڵە خزمەتەکە لە بواری ئابووریا و بە شێوەیەکی وردکاری لەسەر کردو و هەمیشە ویستێتی بە شێوەیەکی ئەکادمی هەم خوێندکارەکانی هەم لە بواری ئابووری ناوخۆی خۆمانە کار بکات و بتوانێت ئەو بابەتە گشتیانەشی کە هەیە بهێنێتە ناو خۆمانەوە. ئەویش مامۆستا سۆران حەمەسەعیدە کە بەڕێزیان و مامۆسای سانکۆ بەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە. مامۆستا بەیانی باش سڵاو لێبێت. ئەمڕۆ با تۆزێک جیاوازتر قسە بکەین لەسەر بازارکردن. ئەمڕۆ کڵەشەیەک یاخود توانین ئێمە بە پێی پلانێک کە بەڕێزت دادناوە لە چەند لاپەڕێکا خۆی بینێتەوە. من پێم خۆشە لاپەڕە بە لاپەڕە پرسیاری لەسەر کێشگاریەکەی بۆ خۆی کۆمەڵێک بابەتی گرنگ هەڵەگرێ. هەم ئێمە و بینەرەکانیشمان بە زمانێکی ڕوونتە قسەی لەسەر بکەین کە باسی استراتیژ و تاکتیکەکەی لە مارکتینە. بۆچی ئەمە کردووە بە تیکەر یاخود دەستپێکی ئەم ڕۆژەی خۆت؟ دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێستان. طبعاً شێوازە نوێیەکانی بە بازارکردن لە دنیای ئەمڕۆیە گۆڕانکاری گەورە و بەرچاوی بە خۆیەوە بینیوە لە چاو شێوازە تەقلیدیەکەی بە بازارکردن کە خۆی بینێتەوە لە ڕێگەزەکانی بەرهەم نرخ خزمەت گوزاریەکە شوێنەکەی. لە شێوازی نوێ بە بۆ بازارکردن ئێمە باز لە تاکتیک و استراتیژیەکەکەین کە هەردوو لایەنەکەی کڕیار و فرۆشیار تایە بەیەک ئەگەن. ئەو تاکتیک و استراتیژانە چینکەوە پێویستە فرۆشیارێک لێوەی دەست پێ بکە بۆ ئەوی بچێتە بازارێک کە مەبەستی لێیەتی قازانج بەردەوامی و ڕێکخستن و بەڕێوەبردننی کاتی تیا دەستە بەر بکات. باش ئەم تاکتیکانە بێت چی بێ مامۆستا؟ تاکتیکەکان خۆی بینێتەوە لە ئەو بەرهەمەی کە تۆ چۆن ئەیخەیتە بازارەوە و نرخی ئەو بەرهەمە بە پێی بازارەکە ئەبێت چۆن بێ و خۆڕێک خستنی کڕیار لەگەڵ نرخ و کواڵیتی و پێدانی بەهایەک لەلایەن فرۆشیارەوە بە کڕیار کە ئەو بەرهەمە جێگەی خواستی تۆیە و جێگەی چۆنەڵێ قوبوڵکردنی تۆیە. لێرەیە ئێمە ئەمانەوە بڵین بازارە تەقلیدیەکە ئەو بوو کە تۆ ئەچی پێویستیەکانە بە شێوەیەکی ئاسایی وەرئەگرت. ئێستش بازاری تەقلیدی و جوودی هەیە بەڵام بازاری نوێ و هاوچەرخ تەرکیز لەسەر ئەوە ئەکاتەوە کڕیار لە ئێستاە بە شێوە تەقلیدیەکە تێر بووە بۆ ئەوەی کڕین لە ئاستێکی ترا جێبەجێ بکە گرنگی ئەیا بە ناونیشانی بازرگانی ئەوەی کە پێوترێ ئەم شتە مارکەیە ئەمە براندنیمەکەی بۆ نمونە ئەدیداسە لاکۆستە بۆ نمونە ئەمە چ جۆرێکی ترە. ئەزانی کڕیار نیسبەتێک لە خەرجکردن و لە سەرفکردنی لەسەر ناونیشانە بازرگانیەکەیە بۆ پێی وایە بەهایەکی زیاتر ئەدا بەخۆی کە ئەمە مافی بازار و مافی کڕیاریشە. هەر ئەمەشە بربەست لە نێوان بۆ نمونە شێوازە تەقلیدیەکە لە تەقلیدیەکەیە تۆ ئەگەر شتێکت بکڕایە قوماشێک بواە پێداویستێک بواە زۆر گرنگیت بەوە نەئەدا ئەمە چ مارکێکە. بەڵام ئێستا
لەلایەنش کۆمپانیا گەورەکانی دروستکردن و بەرهەمهێنانەوە ئەیانەوێت جێگەی خۆیان بکەنەوە لە بازار بە ناونیشانێک بۆ ئەوەی بە درێژایی ئەو کاتە هەم بمێننەوە هەم وێنەیەکی زیندوو لە مێشکی کڕیارە دروستکەن. وێنە زیندوەکە چییە؟ تۆ چ جۆرە ساعتێک و حەز لێیە؟ لەسەر چ مارکەیەکەی کڕی؟ جلوبەرگەکان ئەتەوێت نزیکی چ مارکەیەک بێ یان بەڕاستی چ مارکەیەک هەڵەبژێنی؟ لۆگۆیەکی بۆ تۆ بەجێشتۆ. ئەم لۆگۆیە لە لای من و تۆ وێنەیەک دروستەکە بەهایەکی هەیە ئەوەی کە پێی ئەوترێ پرۆدێکت ڤالیو، یعنی ئەو بەرهەمە ڤالیوەکی هەیە. لە حەقیقەتە ڤالیوەکە پێکاتۆ لە یەکگرتنی کڕیار و فرێشیار و ئیتیفاقیان کردووە لەسەر شمەکێک کە بە کۆی گشتی لە زۆربەی وڵاتانە ئیتیفاقی لەسرە ئەچی بۆ LC. ئەڵێ لێرەش و لە تورکیاش و لە هەر وڵاتێکی تر ئەیکڕی هەر هەمان بەرهەمە بۆ ئەوەی خزمەتێ بە من و تۆ پێشکەش بکە. ئەڵێ تۆ لە ئەوروپا بیکڕە ئەگەر نەتویست لە سلێمانی تەسلیمی کەرەوە. ئەمە خزمەتە، ئەمە پێدانی بەهایە بە کڕیار. لە شێوازە تەقلیدەکە زۆر جارت بینی، ئێستش لە هەندێک دوکانەی بینی ئەڵێ فرۆشرا و وەرناگیرێتەوە. ئەو ئەڵێ نە، بۆ ئەوەی کە تۆ خزمەتی بکەی مەی شێوێنە بەکاری مەهێنە بیهێنەرەوە لێ وەرەگرینەوە. ئەمە پێدانی بەهایە بە کڕیار. واتە من ڕێزی تۆ ئەگرم، من بەهای تۆ ئەزانم، بەرهەمەکەشی نەوێت ئێمە هەر سوپاس دەکەین. ئێستا ئەمە کۆمەڵێک براندی گەورە یان نێودوڵەتن هەندێکیان ئەگەر کەسێک هەر لە ناوخۆیە هات براندێکی بچووکی دروست کرد ئەمانە چۆن بکەن بتوانن لە نێو خۆیان کار بکەن بازار بدۆزنەوە؟ ئەم تاکتیکانە بۆ ئەو ئەبێ چۆن بێت؟ بەڵێ ئەگەر تۆ باز لە کڕیارێکی بورە ئەڵێم کڕیارێکی واعی کڕیارێک بە ئاگا بێ ئەتوانێت جیاوازی بکە لە نێوان لیڤڵەکانە. طبعاً لە ئێستاە بەرهەمهێنانی شمەک و خزمەتگوزاریەکان کە زۆر پێویستن بە یەک شێوە بەرهەم ناهێنرێت. ئەگەر تێبینی بکەیت ئەو شمەکانی کە بەردەوام لە ماڵەکان بەکارهێنێ ئەگەر سەلاجەیەک بێ یا غەسالێک بێ بە چەند لیڤڵێک دروستەکرێ لیڤڵەکان پەیوەندی بە دوو حاڵەتەوە هەیە. یەکەمیان کواڵیتیە، من بە چ کواڵیتێک پارەکەم چ کواڵیتێکەکە ئەوسا ئەمان و ئەم شتە عادیە ئەم شتە ئۆرجیناڵە. بەڵام ئێستا ئەو گاپە پڕ کراوەتەوە. ئەوە نییە بەستەنها ڕەش و سپی بێ لە نێوان عادیەکە هەتا کواڵیتی بەرزەکە بە چەند ئاستێکە. بۆ نمونە ئەڵێ ئاستی یەکەم پارەکەی بەوەندەی کواڵیتەکەی لە ستاوەندەیە. بۆیە ڕێژەی نرخ لەسەر کواڵیتی بەهای بەرهەمەکە دروستەکە کە کڕیار پێویستی پێێتی و ئەشکرێ پێی مرتاح بێ. ئەو ساتۆ ئەدوت ئەو بەرهەمە لەوە چێ کۆپیەکەی بێ. بەڵام ئێستا بۆ ئەوەی ئەوە دروست نەبێ هاتوو بە چەند لیڤڵێک دروستی کردووە. تۆ تێبینی بکە هەندێک لە وڵاتانی کە دەخلی تاکتیان کەمە، بۆ نمونە هەندێک وڵات هەیە دەخلی تاک دۆلارێک کەمترە. ئەی خۆ بێ بەرهەمەکەشی پێ بگە، ئەی خۆ بێ تەکنۆلۆژیای تازەی پێ بگە، ئەی خۆ بێ و سمارتفۆنی پێ بگە، ئەی خۆ ئەبێ ئەو جۆرە تازە لە دیڤایس ئەلکترۆنیەکانی پێ بگە. ئەی باشە کە دەخلی تاک کەمە بچین بە عادی بۆی دروستکەین کواڵیتێکی نزمی بینێ نا بە پێی دەخلی تاک لە وڵاتانە شمەک و خزمەتگوزاریەکان فراهەم ئەکرێ و خۆڕێک خستنی فرۆشیار یا دروستکەری بەرهەمەکە لەگەڵ داهاتی تاک لەو ناوچەیە. زۆر باشە. یەکێک تر لەو ڕیزبەندی پلانەی کە تۆ دادنەوە خشتەیەکە. ئەم خشتەیە کە خۆی لە سێ بابەتی زۆر گرنگا بینێتەوە. خستنە ڕوو لە بازاڕە، باسی بەهاوت کرد بۆمان، پێدانی بەها، بازاری بە ئاماجکراو. من پێم خۆشە لەوەی بازاری هەر سێ بەشەکەمان بۆ باسکە، بەڵام بازاری بە ئاماجکراو مەبەستە چییە مامەسا؟ کاتێککە بەرهەمهێنێک شمەکێک بەرهەم ئەهێنێت لە هەر بوارێکاوی ئەگەر بەرهەمەکان بەرهەمی ڕۆژانەی خەڵک بێوەکو خۆراک و ئەوە یان پێداویستی ماڵەکەی بێت یا هەر بەرهەم و خزمەتگوزاریەک بێ پێویستە لە دنیای ئەمڕۆیە تۆ ئینڤایرۆمنتەکە دیاری بکەی، ژینگەکە دیاری بکەی. ئەو پرۆدێکتە بۆ چ بیئەیەکە لە ئێستا کاتێککە تۆ تێبینیەکەی ئێمە ناتوانین لە دنیای ئەلکترۆنی و تەکنۆلۆژیەکە بەڕێزی لەسەرتا لە پێشەکێکە ئیشارەت بت ناتوانین خۆمانی لێ بتزینەوە. ئەبێ ئێمە لەو ڕێگەیەوە بە کڕیارەکانمان بگەین، چونکە ئێمە زۆربەی زۆری بەکاربەرەکانمان لە ئەمڕۆیە کڕیارن لە ڕێگەی وەبسایت و پێگە ئەلکترۆنیەکان کەواتە بازاری بە ئامانجکراو. ئەگەر کەسێک بەرهەمەکانی بۆ نمونە جلوبەرگ یان شمەکێک بێ بۆ تەمەنێکی دیاریکراو کاتێککە پەیجەکەی یا وەبسایتەکەی سپۆنسەر ئەکا ئەڵێ با ئەم ڕێکلامە بڕوا بۆ ئەو کەسانەی کە ڕەنجی تەمەنەکەیان لە ئەوەندە بۆ ئەوەندەیە وەبسایتەکە یان ئەکاونتەکەی فەیسبوک ئەڵێ لە چ شوێنێک
خۆمەرجنیە پێویست ناکە ئەو لە سلێمانیە بچێک سپۆنسەر لێبدا بۆ شارێکی جیاوازتر یا وڵاتێکی جیاوازتر واتە پێویستە تۆ بازاڕی بە ئامانجگای خۆت بە تەمەن بە شوێن بە زەوقی مستەهلیک ئەوەی کە خواستی بەکاربەرە هەموو ئەمانەی بۆ ئامادە بکەیت بازاڕی بە ئامانجکرا و خستنەڕووی بەرهەمەکەی لە تەسویقی نوێیە ئەڵێ بە وێنەی سریدی بۆی بنێرە تۆ تێبینیەکەی ساڵێکی تر 6 مانگی تر 9 مانگی تر ئەو دیڤایسەکەوێتە بازار ئێستا ئەوەی کە پێی ئەوترێ پیشاندانی سێدووری سێبعدی کاتێککە ئێوە جاری وهەیە بەرنامەیەکی جوان ئەبینم لە تەلەڤیزیۆنی ئێوە سێرەکەی بە سێبعدی شتەکە زۆر جوان پیشانەدا ئەڵی بەرهەمەکە لە بەردەستایە خەریکە تەچی ئەەکەی ئەمەنە وێنەکە جوان و زیندووە بۆیە خواستی کڕیار لەسەر کڕین دوو هێندە زیادەکە وەک لەوەی بە ڕەسمێکی چۆنەڵی وشک بە ڕەسمێکی بێگیان ئەو سێبعدیە کاریگەری لەسەر وێبسایتەکە لەسەر کڕیارەکە دروستەکە سێرەکەی بازاڕی بە ئامانجکرا و ئەو فیئەیە ئەو کەسانەیە قسەیەکی تر کە ئێمە لێرە باسمان کردووە لە ئێستاە بازاڕی بە ئامانجکرا و گرنگی بە 5 ئەوەی کە ئێمەڵین 5C یەکێک لەوانە کە وتمان کەستمەرە کڕیارەکەمە یەکی تر لەوە هاوبەشەکانە کۆڵەبریت ئەو کەسەی کە هاوبەشە لە دروستکردنی ئەم براندا لە دروستکردنی ئەم شمەکە هاوبەشێک و خستنەڕووی بازارەکە هاوبەشیە لەگەڵەوە کۆمپانیای دروستکرد دوای ئەوە منافیسەکان ئەزانی لە دنیای ئەمڕۆیە بۆ ئەوەی بەرهەمێک بە باشی جێگەی خۆی بگرێ لە بازاڕ مەکانەتی هەبێ ها کە ڕێاب بچێ بە دانسقە بە دوای بگەڕێت پێویستە ئاستی ڕکابەرەکانی لە بازاڕ بزانێت واتە من کاتێک کە شمەکێ خەمە بازاڕەوە بڵین بەرەوەرزی چۆنەڵی هاوین ئەڕۆین ئەو کەسانی کەەوە ئیتر ئەو ئامێرانە ئەخەنە بازاڕەوەکەوە پێداویستی وەرزی هاوینن ئەبێ دراسی بازار بکە کێ ڕکابەرمە بە چەندەی فرۆشیە کواڵیتیەکەی چۆنە توانای تاک بۆ کڕینی ئەم بەرهەمە لەم کاتەیە چۆنە ئەمە پێوترێ بازاڕی ڕکابەرەکان چونکە ناگرێت تۆ سعرت ئەمەنە جیاواز بێ خەڵک کاتێ بەهۆش بێتەوە کە تۆ سعرەکەت زۆر جیاوازی هەیە لەگەڵ کواڵیتیەکەت کۆتاشت کە ئێمە زۆر گرنگی پێین کۆنتێکستە تۆ لە چنی تاقێکە لە چ چوار شێوەیەکە ئەتەوەیە بە هۆکارەکانی خۆت کڕیارەکان سەرنج ڕابکێشی بۆ ئەم بەرهەمە بۆیە کۆتلێر زۆر گرنگی بم 5C ئەدا ئەڵێ ئەگەر تۆ بتێوێ بازارێکی سەرکەوتوو هەبێ بۆ ئەوەی کڕیارێکی زۆر گونجاوت هەبێ چونکە کڕیار لای ئێمە ئەو کەسە نیە تەنها شمەکە کە ئەکڕێت و ئەڕواتەوە و ئیتر نایەتەوە نا بەڵکو ئەو کەسەیە کە شمەکەکەی هەڵگرتووە کواڵیتیەکەی بەدڵە نرخەکەی پێگونجاوە کاتێک کە ئەڕوا بەبێ ئاگالێبوونی ئێمە ئەبێتە ڕێکلام بۆ ئێمە چونکە وەصفی ئەکا بەدڵیەتی ئەزانی جارێکی تریەتەوە ئەوێ پێت بڵێ کە خواست لەسەر ئەم شمەکە لای من دوو هێندەیە تۆ هەر شمەکێکی تر بهێنی لای من قوبڵ کراوە بۆ لە جاری یەکەم سەرکەوتوو بووە جای ئەمە کاتمان زۆر نەماوە بۆیە ئەمانەوێت فریای هەموو بابەتە گرنگەکان بکەین مامۆستا سۆرا ئەگەر باسێکی بیرۆکەی کتوپڕیشمان بۆ بکەیت بەڵێ دەستان خۆش بێ بازاڕی کتوپڕ یان بڵین بیرۆکەی کتوپڕ ئەم مستەڵەحە لە چۆنەڵی لە تەسویقا یان لە مارکتینە مستەڵەحێکی تازەیە ئەتوان بڵێم لە زۆرێک لە زانستەکانی تریشا هەیە بەڵام بیرۆکەی کتوپڕ بۆ بازارکردن پەیوەندی هەیە بەو قەرارەی کە من ئەیەم لەسەر ئەو شمەکە یان قەرار لەسەر ئەو بازارەکە چۆن ئەم بەرهەمە جێگەی خۆی بکاتەواتە شمەکێک دێتە بازارەوە ئەم شمەکە یەکەم جارە بەکاربەر کڕیار بیبینێ ئەزانین جاری وا هەیە ئەو شمەکە بۆ بەکارهێنان پێویستی بەوەیە کە تعریف بکرێ بۆیە پێویستی بە بڕیارێکی کتوپڕ هەیە بۆ ئەوەی کەوا ئەم بەرهەمە چۆن بخرێتە بازار چۆن سوودی لێ وەربگیرێ یان کەسێک بەرهەمێکی دروست کردووە لێرەش کۆمەڵە کڕیارێکم هەیە ئەم بەرهەمە بۆ ئەوان حاڵەتێکی زۆر لە ناکاوە من پێویستە بە چ کواڵیتیەک بە چ نرخێک چۆن خۆم بگونجێن لەگەڵەوە ئەمە پێویستی بە بڕیاری کتوپڕ هەیە ئەو قەرارە ئیرتیجالیە باشە مامۆستا ببوورە نابێت تۆ پێشتر ئەو کتوپڕە پێشەوە ئەزمونێک هەبێت لە نێو بازار و لە بواری ئابوووریە بۆی کە بزانی ئەوی کە پێشتر باسکرەم و خاڵانە و لە بەردەسا بێ ئەنجاو بڕیارە کتوپڕەبەی بۆی کە تووشی زیان نەبی بۆ نمونە من مەبەستمەوەیە یعنی تو ێستا بینی لە نێو بازارە
ئەنواع جلوبەرگەیە ئەنواع مارکە هەیە تۆ حەزەکەی براندێک بێت کتوپڕ بێ و کەس لە ڕکابەرەکانە نەزانن کامێتە بازارەوە درستە قەرارێکی کتوپڕە ئەمە لە خۆ تۆ زۆر تاڵی یان زرەرەکەم یان قانچاسەکەم مەبەستی سەرەکی تۆ ئەوەیە قسەکەی تۆ زۆر تەواوە مەبەستمان هەرکە ئەڵەی کتوپڕ هەست ناکەی ڕیسکێکی تایە قسەکەی جەنابەت بیسەڵبت ئێمەش لێرە مەبەستمانەوەیە کاتێک کە ئەڵێن کتوپڕ نیسبەتی ڕیسکەکەی لە 150ە ئەبێ خۆشی بۆ ئامادەکرد بێ خۆش بۆ ئامادەکەی ئەزمموی ڕابردوو ئەی سلمێنێکەوە بۆ نمونە خەڵک ڕیاکشنی بەرامبەر ئەم شتە چییە ئەم یەکە نیشتە جێبوونە لەم شوێنە تۆ بڵێ خەڵک بیکڕێ ئەم ڕیسکێکە کا قەرارێکی کتوپڕەیە دیسکاونتێکە کا ئۆفەرەکانی خاتە بازارەوە بە خەڵکی ئەڵێ ئەم پرۆژەیە ئەم یەکە نیشتە جێبوونە ئەم بەرهەم و خزمەت گوزاریە لەم شوێنە بەم قەرارە بۆ تۆ گونجاوە بۆ نوجاری وای ئۆفەرەکەیەتی لەوە چی ئەو کەسە ئەو شتەی لە شوێنێکی تر دەستکەوێت نرخەکەی دووهێن دەبێت بۆ یەکە ئێمە ئەڵێن بیرۆکەی کتوپڕ هەم بەرهەمەکە بۆ کڕیار کتوپڕە هەم قەرار لای بەرهەمهێنەر قەرارێکی کتوپڕە واتە لەو کاتەیە بڕیار ئەداکە چی بکاوە پێویستە قەرارەکە لەسەر پاشخانی معریفی و ڕابردووی کە جەنابەت باست کرد ئەزمموی هەبێت بۆ ئەوەی کە قەرارەکەی جێگیر بێت یەکێتر لە لاپەڕەکان هەم باسی بیرۆکەی جیلی نوێت کردو هەم شێوازی بەڕێوە بردن بعد لەسەر ئەو شێوازی بەڕێوەبردنەش قسەیە بکەین بە ڕێزت ئەڵبەتە زانیاریمان پێشکەشکەی چون بابەتێکی زۆر گرنگە زۆر سوپاس بۆ جەنابتان سەبارەت بە بیرۆکەی جیلی نوێ ئەگەر تێبینی بکەیت لەوێنەکەیە ئیشارەتی بە شتێک داوە سەبەتەیەکە لە خوارەوەش وێنەی دەستێک و مۆبایڵێک ئەگەر نیشانی کامێرای هاوکارانمانی بێ مامۆستا بڵێ ئەگەر لێرە تۆ ببینی ئێمە ئەڵین بیرۆکەی جیلی نوێ پەیوەندی بەوە هەیە کە جیلی نوێ ئێوەیە مارکێتین بکە بە خێراترین کات ئێوە سەبەتەکەی پڕ بکە لە ڕێگەی پەیوەندی ئەلکترۆنیەکەوە ئەزانی لێرە مەبەست لە چییە؟ مەبەست لە تایم مەنجمنتە بەڕێوەبردنی کاتە تۆ ئێستا ئەرکێکت هەیە بەرپرسیارەتیەکت هەیە ناتوانانی بەرپرسیارەتێکەوە جێبەڵی لە هەمان کاتە پێویستێکیشت هەیە پڕکردنەوەی پێویستیەکەت لە ڕووی مارکێتینەوە بە ڕێگەی ئەلکترۆنیان لە ڕێگەی وەبسایت لیار لە ڕێگەی ئەپی ئەو شەریکەیەوە کە ئێستا ئەبینی زیاتر لێرە بۆ دەوەچێ بۆ بابەتەکانی خواردن یا گەیاندنی شمەک و خزمەت گوزاریەکان زۆر بەردەست بێ بۆیە دنیای تەکنۆلۆژیا لە مارکێتینە کاریگەریەکی زۆر گەورەی دروست کردووە جا تۆ با ئێمە کارتی هینمان هەبێ چۆنڵی کارتی بانکیمان هەبێ ئەو کاتە وەکو ئاگرێک لە ناو بازاڕا کارەکە بۆ ئەتوانێت لە لای خۆیەوە بیکڕێ پارەکەشی با بەس تەنها وەرگرتنەکەی لەسەر ئێمە ئێستا تەنها لە قۆناغەکەین لە ڕێگەی ئەلکترۆنیەوە لە ڕێگەی پەیجەکەەوە یا بە دیلیڤەری بەس تەنها داوایەکەین چەند پێمان خۆشە ناچم بازار و کات سەر کاتێکی زۆرم لێ ناڕوە و تێچوونیشی نییە بۆ من کەمترە چونکە ئەگەر تێبینی بکەی دنیای نوێی بازارگەری ئەڵێ خزمەتی بکە بێ بەرامبەر واتە دیلیڤەریەکە بێ بەرامبەرە ڕاستە ئەو لە شتێکی ترا لێ دووەرەگرێتەوە بەڵام لە حقیقەتە ئەمە خزمەت گوزاریەکی زۆر زۆر بە نرخە لە بەروی کات بۆ تۆ ئەگەڕێتەوە و ئەتوانن کڕیار و فرۆشیار لە ڕێگەی ئەلکترۆنیەوە بە یەکتری بگەن و خواستەکانیشیان جێبەجێ جایکێ لەو خەڵە من دواوەرەقە دەکەم بە دوایین پرسیارمان بەڵام یەکێک لەو بابەتە گرنگانەی کە خۆشە ئاماژوبیا بە دەرلەوەی کە کاتێک بۆ گەڕێتەوە بە دەرلەوەی کە خۆت لە نێو ماڵەکەی خۆت ئامادەبوونت نابێ بە دەرلەوە یەک خاڵی زۆر گرنگی تایە کە قەرەباڵغی و ژاوەژاویش کەمەکەیتەوە کامە خاڵێکی گرنگە خۆم هەم لەوەی کە تۆ چیت پێویستە بەردەستە بێت و ناشتیتە ئەو قەرەباڵغیەوە چکە لەمە شۆ چەندین لێکەوتێکی هەیە لەوانێت تووشی ڕووداوی هات و چۆبی لەوانێ بەرکەوتنە لەگەڵ شتێکی خراپا بێ یاخود گرفتێ بۆ خۆ دروست بێ ئەم کۆتا لاپەڕەی تۆ باسی شێوازی بەڕێوەبردنەکەی کردوتە بە چەند بەشێکەوە ئەمە مەبەستە چێوە مامۆستا شێوازەکانی مارکێتینیان شێوازەکانی بەڕێوەبردننی بازار طبعاً بۆ ئەو کەسەی کەوا ئێوێ شمەکێک عرضکە لە ڕێگەی وتنەوە کە ئێماڵین وتن ڕێگاکانی میدیای بینراوە بیستراوە خوێنراوە بە شێوازێکی تریکە لێرە تۆ بە چه شێوازێ بە چ ئەتەکێتێکە ڕێز لە کڕیارەکە تەگریت و پێفرۆشی شێوازێکی تر من چۆن مەنەجمنتی شوێنی کارکردنەکەم هەندێک شوێن کە ئەڕۆی شتی لەیەکڕی حەزەکەیەوە ماڵی تۆ بێ ئەمەنە جوان و تەرتیب دانراوە چونکە بەڕێوەبردننی شوێنەکەی خۆت هۆکارێکی سەرنجڕاکێشانە بۆ کڕیارەکان و لێرەوە تێ ئەگەن کەواتەوە هەموو شتێکی ئۆرگەنایزە ڕێکوپێک شتەکانت ئامادە کردووە کارمەند لە کاتی خۆی بەرهەم لە کاتی خۆی و احترامی کاتێکی واتە تایم تێبڵێکی تەواوی خۆت هەیە لە کۆتاییشتا شێوازی هاندان دوولایەنەیە
ئەگەر ئەو کەسانی کە لای من کار ئەکەن و پێویستیان بەوە هەیەکەوە زۆر بە مرتاحی کارکەن پێویستە من هاندانم بۆیان هەبێ ئەگەر کڕیارێکم هەیە و ئەمەوێت هانی بەم لە لای من شت بکڕێ پێویستە ئۆفەر و دیسکاونتەکانم بۆ ئەم کڕیارە حەقیقیە چونکە کڕیاردا بە شەکرێ بۆ سییان کڕیاری حەقیقیە کڕیاری خۆڵەمێشیە ئەو کڕیارەیەکەوە هێشتا قەراری نەداوە واتە کڕیارێکە لەوە چشتی ئەمەی بڵنە خۆڵەمێشی کامێ ئەوەیەکە خۆی ساق نەکردوێتەوە ئەوێ بیکڕێ و قەرە لە ڕەفیقەکەی پێڵی کورە کواڵیتەکەی باش نییە نرخەکەی گرانە بەڵام لە حقیقەت تا تۆ هاندانەکە و چییە هاندانەکە و فەیک نییە خۆڵکردنە چاو نییە پێڵی ئەگەر تۆ ببی بە کڕیاری ئێمە یەکەم لە داتابیسی ئێمە یان لە وەبسایتی ئێمە تۆ ئەبیتە ممبەر دوای ئەوە دیسکاونتەکان بۆ تۆ بەردەوامە واتە من ڕاستە و خۆ ڕێزێک لە تۆ ئەگرم دیسکاونتێ بۆ تۆ ئەەکەم چونکە تۆ ممبەری ئەمەی ئەمە ئەبێتە هۆی سەرکەوتنی بە بازارکردن ئەو چیرۆکی بە بازارکردن هەر بەردەوامە بێت چونکە بەردەوام مرۆڤ خواستی لەسەر کڕین زیاد ئێمە دەستخۆشی و لەکەین زۆر سپاس بە ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە ئەم پلانە ببێتە پلانی هەموو تاشێکمان یعنی ئەوانەشی کە پرۆژیانێ یاخۆ پرۆژەی بچووکیان گەورەیە و ئەمە کڕیاریش دڵنیا کاتەوە لەوەی کە ئایا خواستەکان چۆنە و بابەتە بازارکردنەکە چۆنە بۆی کە هەردوو لا سوودمەند بن دووبارە سپاس بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر